پەرلەمانتارێکی پێشووی کوردستان ڕخنەی تند لە وەزیرەکانی حکومەتە ماوە بەسەرچووەکەی هەرێم دەگرێت و دەڵێت ئاخۆ دەبێت ئەم وەزیرانە هیچ شارەزاییەکیان لە ژمارە حیسابات هەبێت لە کاتێکدا بەغدا بە تەواوی شایستەدارەیەکانی بۆ ساڵی 2024 ناردووە هەرخۆشیان دواتر نکۆڵی لەو داتانە دەکەن کە خۆیان خسویانەتە ڕوو. خۆی لە ڕاستیا 2 هەفتە لەمەوە پێش کە وەزارەتی دارایی ئەو ڕوونکردنەوەی بڵاو کردەوە من وتم لەوچی هەڵەیەک بێ بەسەریان تێپەڕی بێ و مەسەن ڕاستی کەنەوە کەچی کاتێ بینیم لە دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران هەمان ڕاگەیەنراویان هەیە ئەڵێن لە بەغداوە 10 تریلیۆن و 752 میلیاردمان بۆ هاتووە خۆشمان 960 میلیاردمان خستۆتە سەر و ناشتوانین موچەی مانگی 12 بدەین چاوەڕێی بەغداکەین زۆرم بەلاوە سیر بوو یعنی جەختیان کردووە لەسەر ژمارەکانی پێشوو چونکە ئەم دوو ژمارەی خۆیان باسیەکەن ڕێک بە تەواوەتی پارەی 12 مانگی موچەی ساڵی 2024 من پێم سیر بوو هیچ بەڕێزێک لە ئەنجومەنی وەزیران ئەو وەزیرانە لەوێن دانیشتون یعنی هیچ بای ئەوەندە سەریان لە حسابات و ژمارە دەرنەچوو بڵێن کاکە ئەم دوو ڕقەمەی ئێوە باسیەکان وەزارەتی دارایی یا ئەنجومەنی وەزیران باسیەکە ڕێک پارەی 12 مانگە ئێ بۆ 11 مانگ دراوە لە هەرێمی کوردستانە زۆر ڕوونە ئەم بێجگەلەوەی بەناوی مانگی دەوە تۆ پارەت بۆ هاتووە تۆ ناتوانانی بۆ مانگێکتر خەرجیکەی بەناوی مانگی 11 پارەت بۆ هاتووە بەناوی مانگی 441 میلیارد بۆ هاتووە تۆ چۆن ناتوانانی بۆ جۆرە تەسەڕفی پێ بکەیت. تەواوی زانیاریەکان لەسەر نادنی شایستەداراییەکان کە زانیاری پشڕاستکراون لەلایەن هەرێم و عێراق بەم جۆرەیە کە ئەم پەرلەمانتاری کۆمەڵ باسی دەکات جگە لە گوژمەیەکی زۆر کە دیار نەماوە و ئەوەی کە چیان لێ کردووە تەنها خۆیان دەزانن. هەرێمەڵێ 960 میلیارد دینارمان خستووەتە سەر موچە لە داهاتی ناوخۆ قوبوڵمانە 148 میلیارەکەشی بردووتانە ئەیخی ناولاوە ئەوەی کە ئاماژەتان پێ نەکردووە جارێ با لەولاوە بێ ئەو 10 تریلیۆن و 752 میلیارد و 582 میلیۆنە کۆبکەرەوە لەگەڵ 960 میلیارەکەی داهاتی ناوخۆ کە خستووتانەتە سەر موچە هەمووی ئەبێ بە ژمارەیەک دابەشی 12 مانگەکەی کە بۆ هەر مانگێک دەکاتە 976 میلیارد دینار بۆ هەر 12 مانگەکە خێرە ئێواڵەن ئێمە ئێستا تەنها توانین موچەی مانگی 11 بدەین و 11 مانگ بدەین ئەمە داتاکەی خۆتانە بێ لە 148 میلیارەکەی کە بەغدا ئەڵێ ناردوومە و ئێوە نەتان ئاماژەتان پێ نەکردو نەتان نووسیوە بۆ هەر مانگێک بە پێی داتاکەی ڕوونکردنەوەی 2.1 وەزارەتی دارایی هەرێم بۆ هەر 12 مانگەکە بە تێکەڕا بۆ هەر مانگێ 976 میلیارد دینارەکە ئەوەی کە لێتان ماوەتەوە پارەی 12 موچەی تەواوە کا موچەی مانگی 12 لە چاوی ئێوایە لە گیرفانی ئێوایە لە لای ئێوەیە لە ئەستۆی ئێوەیە. حکومەتی ماوەبەسەرچووی هەرێم ئێستا لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەدایە بۆ دابەشکردنی موچەی مانگی 12 و بەغدا پارەی دیکە بۆ ئەو مەبەستە نانێرێت و ساڵی دارایی دەوترێت کۆتایی هاتووە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.